ئەبێکی ئاوازێک هێندەی گریانی کۆرپەیەکی لەدایک پڕاو خەمگین بێ کاتێک بۆ بۆنی دایکی دەگری. ئایا باوەشێک هەیە جگە لە باوەشی دایک گریانی منداڵ کە بکاتەوە؟ زۆر جار دلێن دا بانکمان دەکەن بەس یعنی هەر بەڕەئی من ناگاتە داچی. چیرۆکەکانی ئێرە زۆرن، هەر منداڵێک چیرۆکێکی هەیە، نیگای هەریەکەکان پەیامێکی بۆ کۆمەلگا پێەیە. بە ئاسانی دەتوانی لە سیمای ئەواندا بێ نازیەک بەدی بکەیت. نازی دایک ئەم منداڵانە بێ ئەوەی تاوانێکیانە بێت لی بێبەشن. لە کاتێکدا هەڵی گەورەکان یاری بە ژیانیان دەکات، منداڵانی ئێرە شەیدا یاری ئەتارین، چونکە دەزانن ڕووداوەکانی ناو ئۆتاریەک ڕاستەقینە نین، کەس تووشی ئازارێکی ئەبەدی ناکەن. نە کۆمەڵگا و نەدایک و نە باوک نەیتوانیەوە فرمێسکەکانی یوسف بەکەوتا بێنێ، بەڵام یوسف هەوڵ دەدات بزە بخاتە سەر لێوی کۆمەڵگا. ڕۆژێک دەڵێ سێ جل دەبن دایانەوێ بچن بازاڕێ، سوار تەکسی دەبن بە ساعت تەکسیەکەی دەرێن دەچنە بازاڕی. ساعت تەکسیەکەش دەزانێتن کە ئەوان جێلێن دەرێ یەکە 5,000 لێ دەستێنن لە بۆ هەتەتان بم بازار. ئەودا کابراایەکە یەکە 5,000 لێ دەستێننی سلفەش لە ساریدا دەگوژێتەوە دەرێ تاو گەشتنە جێ یەکە چۆن دێتە خوارێ دەرە سواس کاکە ئەوکەی کەش عینن بامان شێوەیە شێتی سێم ناڕواتە خوارە شەقەشی لە بنجێدا کابرا ساق تەکسەکە دەرێتن بەخوا ئەوە شێت نەبوو توش بووم دەرە جار سارەوە سەرع لێ نەخوڕیا. منداڵ وەک سامانێکی نیشتیمانی، وەک ئایندە و سبەی، وەک ئێستاش بۆ ژیان. منداڵ زارۆ ئەو هەناسە ناسکەی خوددا دەیدات مرۆڤایەتی. ئەم دیاریە ێزدانیا ژیان بەردەوام دەکات و وا بڕیارە مرۆڤایەتی گەشە پێ بکات. ئەم دیاریە چۆن وەردەگریت؟ چەند بەهایانە نرخی پێدەدەیت و دەینرخێنیت لەسەروی هەموو بەهاکانی دیکەوە. ئەمڕۆ باسی ئەو منداڵانە ناکەین کە لە یەکەم چرکە ساتی بوونیدا نوقڵ و شیرنی دەبەخشرێتەوە. ئەمڕۆ باسی ئەو منداڵانە ناکەین ماڵێک لە چاوەڕوانی کرانەوەی چاوەکانیدا پێدەکەنێ تەنیا ئەم دەگری. ئەمڕۆ قسە لە ساتەوەختی ئەو منداڵانە دەکەین مرۆڤایەتی شەرمەزار و کۆمەڵگا بێدەنگ دەکەن. ئەو منداڵی باوکی ناوەکەی خۆی لێسەندەوتەوە لە ئەزەلەوە سۆزی پێنەداوە. ئەو منداڵی بڕیارە سبەی بێ بەڵام بەتەنیا بێ باوەش و بێ نوقڵانە. ئەو منداڵانی ئامێزە گەرمەکان ماڵیان نییە، دەرەنجامی هەژاری و تاوانی گەورەکانن. بەشێک لەم منداڵانە باوشیان هەڵی کردو و ئەمان قوربانین و بێناسکەوتون. بەر لەوەی بزانیت ئەم منداڵانە کێن، بەر لەوەی بڕیارێکیان لەسەر بدەیت، ئەوە بزانە شایەنی بەزەیی نین، بەڵکو وەکو هەر منداڵێکی دیکە شایەنی ڕێزگرتنن. هەر کات گوێت لە چیرۆشیان گرت، ئەو ڕاستیە تاڵات بۆ دەردەکەوێت کە کۆمەلگا لە ئەست ئەم منداڵانەدا تاوانبارێکی ڕاستەقینەیە. تاوانی کۆمەلگا تەنیا ئەم منداڵانە دەتوانن بە پاچی خۆیان بڕیاری لێخۆشبوونی بدەن. دیمەنەکانی ئێرە ئەوت بۆ دەسەلمێنێ زۆرداری بەشێک لە مرۆڤە گەورەکان هەستی مرۆڤبوونی منداڵان ناکوژێ. دیاردەی فرێدانی منداڵ لە هەموو تەمەنێکەیە، هەرچەندە دیاردەکە زۆر کەمە، بەڵام ئەگەر منداڵێکی ببرایەمەوە زۆر گرنگە. بۆ نمونە مەسەرەن ئەو منداڵانی کە لە تەمەنی زۆر بچووک فرێدەن، یعنی با بڵێن خۆشبەختانە دەیان خێرزان خۆیان ناونووس کردی لای ئێمە کە خوای گەورە منداڵی پێنەدان، یان ئارەزومەندن منداڵ بەخێوکەن. ئیتر ئەو منداڵانە وەکو دەڵێن کەسانن یعنی خۆشبەختن کە بە زووترین کات ئێمە لە ڕێگەی دادگاوە و لە ڕێگەی توێژەری کۆمەڵایەتیەوە با بڵێن
ئەو خێرزانە هەڵدەسەنجێنی تا چه حدێک ئامادەیان تێدایان منداڵانە بەخێوکەن وەختی خۆی وەچی داک و بابم مابوو حەزم لێ بووە لە لایوان بووم بەڵام وەچی داک و بابم مرد ئەمنیانینە ئەو دایرەی لەو دایرەی ئەوزە جێگیر کران. ئەم کاتانی کامدا دەتێکوان و باوکە بەجێگێری زۆر حالەتی ناخۆش یعنی منداڵەکە زۆر بە زیڕە گریان کە بەس بەجێ نێری بەڵام باوکەکە ئیدی ژیان وایە دەبینی باوکەکە ئەو ڕۆکە سۆزداری منداڵەکەی ناوی بە شێوەیەکی باش. مامۆستایەکانیش و خەڵکی دەوروبەری منتیقەکەش کە بەردیان لە ماڵی گربوجامی شکا بوو ویستیان پۆلیسیان حتى بۆ بانکەن گوتیان ئەوانە منداڵی ئەحداسن لیان ناگیرێ. داکم مرد. طبعا کەس ناتوانێت جێداچی خۆی بگریتەوە مستەحیلەوە. یەک لە شارۆچکەکانی نزیک هەولێر منداڵێک ڕەوانەی لای ئێمە کرابوو کە مامەڵەیەکی زۆر خراپی کرابوو و تەمەنیشی زۆر بچوو بوو تەمەنی ساڵێک و 2 مانگ بوو و ئەوەی کە دڵخۆشکرد لە ڕووی جستەییەوە مامەڵێکی خراپی لێ کرابوو کە با بڵێن باوکەکەی زۆر ئازاریدا بوو شوێنی ئازارەکان دیار بۆ نمونە بە جگەرە لەسەر جستەی شوێن دیار بە زۆرجار جگەرەی بە دەستەی کوژان بەوە. Green light go, green light yes, red light no no no, green light yes yes, yellow light, yellow light oh, yellow light, easy careful. ئێرە خانی نەوجەوانانە. لە ساڵی 1970 لە شاری هەولێر خانی نەوجەوانان دروست کراوە بە مەبەستی لە خۆگرتنی نەوجەوانی بەسەرپەرش بەهۆی لە دەستدانی دایک و باوک و نەبوونی جێگایەک بۆ ژیان تێداکردن. منداڵانی ئێرە حکوومەت بەپێی تەمەن موچیان بۆ دابین دەکات. هەر نەوجەوانێک لە ڕۆژی ناونووسکردن لە خانە بڕی 30,000 دینار وەک مانگانە بۆی دابین دەکرێت لە تەمەنی 5 ساڵی تاوەکو 12 ساڵی واتە هەر نەوجەوانێک بڕی 1000 دیناری پێدەدرێت وەک خەرجی ڕۆژانە. بۆ قۆناغی سەرەتایی و لە تەمەنی 12 تا 18 ساڵی موچەکەی دەبێت بە 45,000. لێرە دایان لەجێی دایک خزمەتی منداڵ دەکات. کەس ناتوانێت تێداچیوانە بەڵام هەتا بتانی حولی خۆمان لەگەریان دەدەین جێیەکی کەمیش بیپڕکەینەوەنی حس بکەن کەمە داچین لە بۆیان. بەشێکی دیکەی کارمەندانی ئەم خانەیە توێژەرە کۆمەڵایەتیەکانن. توێژەرەکان هۆکاری هاتنی نێوجوان بۆ خانە دیراسە دەکەن و ئەو کێشە و گرفتانی تووشی نێوجوان هاتوون پاشاندانی سۆز و ئارامی بە نەوجوان تاوەکو ئەو گرفتانەی تێکەوتووە نەوجوان لە بیریا بکات و بە دۆداچوونیش دەکەن بۆ ناوخێزانی نەوجوان. توێژەر کۆمەڵایەتی هەر ئەرکە برن ئەو منداڵان بە ئێمە ڕاستپێرن ئمە دەبی لە بۆیان بکەین لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و دابینکردنی پێداویستیەکانیان وەرگرتنیان و بەڕێکردنن هەمووی عایدی توێژەرە کۆمەڵایەتیە. ئەو سۆز و داکوبابەی ئەمە دەیاندەینێ بەس ئەگەر لە دڵی خۆیان ئەوان هەر بەهەست بەوەی دەکەن کە داچ خۆیان نییە. ئەمان دوای 18 ساڵی چارەنووسێکی نادیار چاوەڕێیان دەکات. ئایا دوای تەمەنێک دابڕان لە کۆمەڵگا دەتوانن وەک کەسێکی ئاسایی بژین؟ ئایا ئەو کێشانە چییە کە دێتە ڕێگایان کاتێک تێکەڵ بە کۆمەڵگا دەبن؟ گەنجمان هەیە ئێستا گەمبرن کۆلێژ تاو کردووە و خێزانش پێکەوەیە زۆر سەرکەوتوشە لە ژیانەکەی کە دەیبینمەوە لە دەرەوە. بۆ نمونە ئێمە کوڕمان هەیە ئێستا فەرمان بەرە و ئاسایی ینی وەکو کەسێکی ژیانی خۆی دەباتە سەر یا خود مەسەنە باڵێن لە کۆلێژە بەڵام بەدڵنیایی ئەو ڕۆڵەی کە ئافرەتێتی لە کۆمەڵگایمە ئەوەی نییە کە متانی خۆی ئازاد بی لە بڕیاردان لە دوای تەمەنی باڵێن سنی قانونی کە ئەهلیەتی دەبی بۆ دوای تەمەنی 18 ساڵی. بۆ نمونە ئێستامە کچمان لای دوای تەمەنی مەسەنەن بڵێن 21-22 ساڵە هەرچەندە لە ڕووی یاسایەوە حکومەت ناتوانێت خزمەت گوزاری پێش بکات وەکو منداڵێکی خانە تەمەشای بکات
بەڵام لە ڕووی مرۆڤی لە ڕووی ئینسانیەوە کە تۆ سەیر دەکەی ناکرێت دەستبەرداری ئەو گەنجەمی. منداڵانی ئێرە هەندێکیان خۆیان لە کامێرا دەشارنەوە و نایەنەوێ کۆمەلگا بیان بینێ. هەندێکیان بەگومانەوە سەیری کامێرا دەکەن، نازانن ئەو کۆمەلگای لە پشت شاشەیە کەو دانیشتون چ خوێندنەوەیەکی بۆ ئەمانەیە. زۆر جارە ئازاری منداڵان دەتوانن بەرگەی بگرن، گەورەکان لە پێشیدا چۆک دادەدەن. ئەسعەد پاش مردنی باوکی هێنراوەتە ئێرە و تەنیا هیوایەک بۆ ئەسعەد بینینی دایکی بووە. داکەم مرد. ئێستا بە هیواوە لە ژیان دەڕوانێت. لەم ڕۆژانەدا جەژنی لەدایک بوونیەتی لە ئێستاوە پلان بۆ ئەو ڕۆژە دادەنێ. جەژنی دایکبوون کێکی دەکڕین و شەربەت وانە دەکڕین و لە سەی دەنووسین جەژنی لەدایکبوونێت پیرۆز. منداڵانی ئێرە شەوان بێ باوکو بێدایک دەنون، بەڵام هەزارەها خەونی جوان دەبینن. بەیانیان کە پەنجەرەکانیان دەکەنەوە لەگەڵ هەڵاهاتنی خۆردا دەیان خەونی دیکە لە هەزریاندا لەدایک دەبێت. وەک سەرپەرشتێرانی ئەم خانێ و توێژەرانی کۆمەڵایەتی باسی لێوە دەکەن، ئەم منداڵانە لەلایەن بەشێک لە هەوڵاتیانەوە بە چاوێکی خراپ سیر دەکرێن. بەردیان لە ماڵی گربجامی شکابوو، ویستیان پۆلیسیان حتا بۆ بانکەن گوتیان ئەوانە منداڵی ئەحداسە لیان ناگیرێ، بەس ئێمە لەسەر ئەوە ینی بێدەنگ نەبووین، کە لەوانە نی منداڵی ئێمە بێ شتێک کردبێ، یەکسەر چم لە ڕووی ئیتیهامیان لە منداڵی ئێمە کرد. منداڵانی ئێرە بەگشتی کەم دەدوێن، بەڵام دەیان وشە لە ناخیاندا پەنجی خواردووە، ئەستەمە تا کۆتایی تەمەن بتوانن دەری ببڕن. چیرۆکی زۆربەی ئەم منداڵانە دووریە لە دایک و باوکیان، بەڵام چیرۆکی ئەمەیان جیاوازە. ئەمە برای ئەیوبە. ئەیوبی تەمەن 5 ساڵ لە دوای مردنی دایکی بەدەستی باوەژنەکەی گیانی دەرچوو. ئەمە ناونیشانی زۆربەی بڵاوکراوەکانی ئەم هەرێمە بوو. دەیان ڕۆشنبیر و نووسەر و ڕۆژنامەنووس و شاعیر بەم ناونیشانە مرۆڤبوونیان بە خەڵک دەفرۆشتەوە. بەڵام کامیان هەوڵیاندا کە پاشماوەی ئەم خێزانە ئاڵۆشاوەیە ببینن و یارمەتیان بدەن. ئێستاش ئەگەر کۆمەلگا بم شێوەیە مامەڵەیان لەگەڵدا بکات، ئەوە ئازاری ئەمان هیچی لە ئازاری گیان دەرچوونی ئەیوب کەمتر نییە. بێتاوانترین ڕۆحی منداڵە کە ئێمەی گەورەکان دەیان کەینە قوربانیەک کە 2000 کۆمەلگاتە بێت باجەکەی بدات. پاپولەی جوان، پاپولەی جوان، پاپولەی جوان ئی کوردستان، زۆر داران و ئێسک سوچی دۆستی منە ئی بچوچی، زۆر داران و ئێسک سوچی دۆستی منە ئی بچوچی.